دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و یانی نەورۆز دووەم سەرکەوتنی لەسەر یەکی لە خولی نایابی کوردستان تۆمار دەکا و بە 3 گۆڵی بێوەڵامیش برایەتی میوانی تووشی شکست دەکاتەوە لە ڕیزبەندی یەکەمی خولەکەش دووری خستەوە. یانەی نەورۆز دووەم سەرکەوتن تۆمار دەکات و برایەتی میوانیشی لە ڕیزبەندی یەکەمی خولەکە هێنایە خوارەوە و لە هەمان کاتیشدا خزمەتی سیروانی نوێی کرد. یاریەکانی خولی نایابی کوردستان بەردەوامی هەیە و لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەی خولەکەدا یانەی نەورۆز لە یاریگای خۆی میوانداری برایەتی یەکەمی ڕیزبەندی کرد. گەم یەکەم یاریزانانی هەردوو لە بە ئاگاییەوە مامەڵەیان لەگەڵ تۆپەکە دەکرد و بە چەند هێرشێکی مەترسیداریش گۆڵی یەکتریان بەسەر کردەوە، بەڵام تۆڕی گۆڵی هەردوویانە لەم جەمەدا بەخاوێنی مایەوە. گێمی دووەم جیاواز بوو کاتێک بە هێرشەکانی نەورۆز دەستی پێکردەوە و وڵات عەبدوڕەحمانیش لە خولەکی 50 گۆڵی یەکەمی یانەی خاوەن یاریگای تۆمار کرد. دوای ئەو گۆڵە یانەی برایەتی زۆرترین هێرشی کردە سەر گۆڵی یانەی نەورۆز، بەڵام گۆڵ پارێز و هێڵی بەرگری ڕێگربوون لە سەرجەم هێرشەکان لە بەرامبەردە یاریزانانی نەورۆز. سەرەڕای پەلەکردنیان لە چەندین هێرشی ئاسان، بەڵام لە خولەکەکانی 87 و 94 دیار عەلی بە تەواوی یانەی میوانی بێهیوا کرد لە ئەنجامی یاریەکە، کاتێک بە 2 گۆڵی تر کۆتایی بە کەرنەڤاڵی گۆڵەکانی یانی نەورۆز هێنا. لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی نەورۆز کۆتایی هاتوو. دووەم برنەوەی لەسەر یەکی لە خولەکە تۆمار کرد. هەر لەم جەمەدا ناوبژیوان دوو یاریزانی لە هەردوویانە بە کارتی سوور کردە دەرەوە یاریگا، ئەمەش ناڕەزایی یانەی برایەتی لێکەوتەوە. الحەمدولیلا شکری خوای گەورە پێش هەموو تشتێکی ینی جارێ شەنزی لەگەرتەوە بێ لە هەندێک حالات زۆر مهمە. حالات هەندێکەوە بدایەت فرسەک دوو فرسە لەوان دروست بوو. الحەمدولیلا ئەم پێگوتی لە ساحەی خۆ قەت پەلەی مەکە مشکلەی نەورۆز ئەو بوو پەلەتکردن لەسەر گۆلێ، ئەمە وردە زیاتر سیقەت وەگرن ناو ساحێ ئەمە ساحات دروست بن بێ غەڵەتی بێ تشتێکی ئەمە گۆڵکن ئینشاءالله موفق دەبن. الحەمدولیلا محاولەت کردم ئوسلوبی خۆ فەرز کردم لەسەر وان، بەس ئەو ئوسلوبی من کات دوێ. توپانی چییە؟ توپانی ینی سەبر، چەند سەبری تو هەبن ناو ساحێ چاوەڕێی غەڵەتی خەسم بکە تاکیدم بسەرکەوە. مشکلێمە چییە؟ عادەتەن دەوری کوردستان هەموو پلەیە لەسەر ئەو سەبرەیە لەسەر ئەو جزئیاتانە ئیش دکن وردە ئینشاءالله بەڕوو پێش دەچین. بەناوی خوا ئەمە پێشەوەی کە یاریەکە دەست پێ بکات پێکانێکمان هەبوو لە هێڵی بەرگری کە یاریزانەکە ئەوڕۆ یاری نەکرد. بێ لەوەش کە ئەمە شتێکەیە کە هەمیشە دەبی ئەوە لە بەرچاو بگرین. نابژوان بەر لەوەی کە سزا بدرێ پێویستە ئەوە بکرێت کە هەڵی وازەق نەکە، ینی مەسەلەن ئەمە سێ یاریزانمان بەهۆی پێکان و تونند یاریکردنی تیپی بەرامبەر چوە دەرێ. بێ لەوەش مەسەلەن کارتەچی سوور کە ئەو بەڕاستی ئەو تیپەکەمان تێکەدا یەکرزی تیپەکەمان تێکەدا هەرەوە وای کرد کە سەیتەرە لەسەر یاریەکە نەکەین با یاریەکانی دی مەسەلەن نابژوانان بەلاڕیدا نەبن. یانێ منەوە گلەیم لیان هەیە کە بە زەقی دیار بوو و دڵنیاشنەوەی کە دیسان دووبارە بیر لە سزادان دەکەنەوە، بیر لە سزادان مەگەن و هەر بیر لەوە بکەنەوە کە نابژوانەکان یاریەکە بە باشی بەڕێوە بن. نامە لە ڕکابەرێکە ناکشینەوە پاش وەکو پێم دێت دۆخەچی ناسروشتی بوو کە ئەوڕۆکە تووشی یانەی برایەتی بوو. بۆ بردنەوەی یانەی نەورۆز بە 8 خاڵ سەرکەوت بۆ پلەی 8ەم و یانی برایەتیش بە 12 خاڵ دابەزیە پلەی دووەمی ڕیزبەندی. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.